یەکەم جار دەمێ بزانم دەنگی کێ زۆر لە لای مامۆستا خۆشە زۆر گوێ لێ دەگرێ. دەزانی چۆنە مەسەلەی دەنگ پەیوەندی بە ئیحساسی کۆنی خۆتەوە هەیە، یادگاری هەیە. چۆن ئینسان یادگاری لەگەڵ بۆنێکی خۆش هەیە، یادگاری لەگەڵ برادرێکی خۆشەویستی خۆی هەیە، یادگاری لەگەڵ ڕەفیقەکی خۆی هەیە. گۆرانی ژوایە. من هەر لە منداڵیەوە بەڕاستی لە ماڵێک گۆرانیەکانی با بڵێن لە بۆ نمونە ڕەسوولگەردی و خارە تایر و حەسەن زیرەک و ماملێ و کۆمەڵێک ئەو گۆرانی بێژانە کاتی خۆی لە ماڵە لێ دەدرا. لێ من ئێستاش زۆر زاران گۆرانەکانی ئەوان دەڵێمەوە. چکە ئەو گۆرانانە بووە بە ئەساسێک بناغەیەک لە بۆ مۆسیقای کوردی. من پێم وایە ئەوانە هەر خۆی لە ئەوروپا ژوایە وەچەی مۆسیقا بیدایەتی مۆسیقا لەسەر کارە فۆلکلۆریەکان و ئەوانە دەستی پێکردیە. ئەساسی ئەو کللتوری وڵاتان گرنگ بووە لە بۆ بناغەی مۆسیقایەکە. زۆر باشە مامۆستا بادەم با لێرە ئەو پرسیارە بکەم. کەسانی وەکو ئێوە کە بە ئەکادیمی خوێندوتانە و هونەرتان کردووە. بۆچی لەگەڵ هونەری میلی کۆگنین؟ لەگەڵ هونەری میلی کۆگنین؟ بەڵێ. پێچەوانەوە هونەری میلی تازە باسم کرد. هونەری میلی بناغەیە بۆ دانانی قۆناغەکی تری ئەکادیمی. خۆی هونەری میلی معنای ئەوە نییە هونەرێکە فڕێدراوی. بەڵێ. هونەری میلی وێستگەیە. تۆ دەتوانین لەوێدا ئەساس دابنەی. هەموو مۆسیقای ئەوروپا لەسەر موتێڤێکی هونەری میلی گەشە دەکات، تەطویل دەکات. ئەنجا دەبێتە سەمفۆنیا، دەبێتە سۆناتا، دەبێتە کۆنشرتۆ. کەواتە ئێمە لە بۆ نمونە حەیران وەکو قۆناغێکی میلیە، بە قۆناغێکی میلی دەست پێ دەکات. بەڵام ئێمە دەتوانین سەمفۆنیایەک لەسەر حەیران دروست بکەین. وایە؟ زۆر ڕاستە. شەیماخان ڕقمان لە میلی نییە و دیعایەمان لە بۆ نانە مامۆستا ئەم پرسیاری خۆم دەکەم ئاتوش وڵای من لەدەیە. زۆر باشە مامۆستا ئێستا پێم خۆشە دانیشین و بە ئەودەکەت شتێکی خۆشمان پێشکەش بکەیت. بە چاوان. هیچ هەیە ئامادەت کردی لە بۆمان؟ وڵای من هەندێک شتی نوێ هەیە ڕەنگە هەر ئەو ئاوازانە ئێستا پێشکەشتان بکەم. ئەوە ئێستا خەریکی تۆمارکردنین. ینی شتێکی نوێ بڵاو نەکراوەتەوە. شتێکی نوێ بڵاو نەکرایەوە ئێستا پێشکەشتانی دەکەم. زۆر باشە پێ خۆشحاڵ دەبین. سەرچاو. تۆ جارێ نایی بەسەر وەختی من ژێنادەی بە زامی سەختی من ناپرسیا خۆ من بۆ تۆ چۆنم ناپرسیا خۆ من بۆ تۆ چۆنم بێباشی لە کی قرسەی درونم بێباشی لە کین قرسەی درونم ئەی شەمی شاوان ئەی شەمی وای شەو سلسلای شاوان ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕاوان ئەی ژیانی من ئەی ڕۆحی ڕاوان هەی گلێنە کەی دیدەی بێخاوەن ئەی گلێنە کەی دیدەی بێخاوەن. مامۆستا ئەو دەستانت هەر خۆش بی ئەو دەنگەشت هەر خۆش بی هەر هەبی تەمەند درێژ بی یاخوا. زۆر سپاس دەکەم. ئەوجا بە گوێرەی زانیاریەکانم کە پێیان داوام وابزانم بەرهەمت بەدەستەوەیە بە نیازی وەکو قەسیدەی لێ بکەیت. بەڵێ. ئەوە چۆنە ئەو بابەتە گەر بۆمان باس بکەیت؟ ئەمە پرۆژەکی هونەریە دەمێکە بەڕاستی خەریکەم بۆ شاعیرە کلاسیکیەکان ئەوانەی لە کۆندا بۆ هەریەکیان بابێن 8 تراکم هەڵبژاردیە. هەندێکیان قەسیدەیە
یعنی وەکو دەڵێ عەرەب دەڵێ ئوغنیا طەویلە بەڵێ. ینی گۆرانی درێژ درێژ. کاتی خۆی نمونەم هەبوو لەسەر ئەو بابەتە گۆرانەکانی با بڵێن شارەکانی محەممەد عومەر عوسمان بەڵێ. لە غوربەتە ئەمە تەواوی شعرەکەم با بڵێن تقریبا نزیکەی ئەگەر ئێستا ئەگە تۆمار بکرێ 5 دقەی لێ دەردەسی بەڵێ. بە مۆسیقا و بە گۆرانیەوە زۆر ئەمە باش. دەبێت یەک کاسێت با بڵێن بەڵێ. یەک CD. بابەت یەک ئەلبوم بەڵێ بەڵێ. تەنها یەک قەسیدەیە تۆمار دەکرێت وە کاتی خۆشی لە پەیمانگەی هونەرە جوانەکان لەسەر ئەو بابەتانە نمونەمان هەبوو بەڵێ. لەوانە کۆڕالی زەمبیل فرۆش زەمبیل فرۆژ یەک لەو بابەتانە بوو ڕەنگە کاک مەسەر و برادران شایدەوە بنە کاتی خۆی لە ساڵی نەوەتەکان لە فیستیڤالی پەیمانگەی هونەرە جوانەکان پێشکەشکرا و هەروەها سەربازی ون کە شاکارێکی مامۆستا عەبدوڵڵا پەشێوە ئەویش ینی کارێکی با بڵێن وەکو قەسیدەیە بەڵام لەناو چڕی چەند میلۆدیەک کۆ دەبێتەوە کۆمەڵێک ڕیتمە بەیەکەوە ینی وەکو گەشتەچی لێدێ ئەنی ئەو نمونانەمان زۆرە ئەنی ئەگەر باسی بکەین ڕەنگە کاتێک زۆر زیاتری پێ یاخۆ دەستت خۆش بێمەش چاوەڕێ دەکەین بزانین کێ ئەو بەرهەمەی تۆ بڵاو دەبێتەوە گوێ لێ بگرێ